بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت جەژنی هەموو لایەک پیرۆز بێت بە تایبەتی جەژنی موسڵمانانی ئازیز پیرۆز دەکەین بەڕێزانم لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ ئەمڕۆ پرۆگرامی باسی ڕۆژ تایبەت دەبێت بە ڕەوشی ئەمنی و سیاسی و چارەنووسی پارێزگای کەرکووک وەک دەزانرێتن 2 ساڵ بەر لە ئێستا ڕەوشی پارێزگای کەرکووک پاشەوەی هێزەکانی سەر بە سوپای عراق لە تەواوی شارەکە شانەوە دوایەوەی چەکدارانی داعش هاتنە نێو عراق و چەند پارێزگایەکیان لە عراق کۆنتڕۆل کرد هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیان بە خوێنی خۆیان پارێزگای کەرکووک بپارێزن. ئێستا لەم ناو لەولا جێبیستی ئەوە دەبین بە تایبەت لە بەشێک لە فەرماندەکانی حەشدی شعبی کە پاراستنی شاری کەرکووک لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە پاراستنێکی کاتیە دەبێ ئەوان لە پارێزگای کەرکووک بەرەو دواوە بچن و ئەوان ئەرکی پاراستنی ئەو شارە بگرنە ئەستۆ. قسە لەسەر ئەوە دەکرێت ئایا پاراستنی شاری کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە کاتێکدا کە سوپای عراق پاشەکشەی کرد لە بەرامبەر هاتنی چەکدارانی داعش پاراستنی هێزەکانی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە کاتیە یاخود درێژخایەنە. دیارە زیاتر لە 11 ساڵە بە پێی مادەیەکی دەستوری عراق باز لە چارەنووسی یەکلاکردنەوەی چارەنووسی ناوچە کوردستانیەکان بە تایبەت شاری کەرکووک دەکرێت. بەڵام تاوەکوی ئێستا ئەو ناوچانە چارەنووسیان یەکلایی نەبووتەوە. چارەنووسی ئەو ناوچانە بە چ شێوەیەک دەبێت؟ ئایا تێگەیشتن لە نێوان هەولێر و بەغدا هەیە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو ناوچانە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری دکتۆر کەمال کەرکووکی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و هەروە بەرپرسی میحوەری ڕۆژئاوای کەرکووک هێزەکانی پێشمەرگەی کوردستانمان کردووە. دکتۆر کەمال کەرکووکی بەخێر بێت بۆ باسی ڕۆژ و کوردستان 24. سپاس. پێم باشە بەڕێستان وەکو فەرماندەیەک و وەکو بەرپرسێک لە میحوەری ڕۆژئاوای کەرکووک لەوە دەست پێ بکەم ئایا مەترسی لەسەر شاری کەرکووک ماوە مەترسی ئەمنی؟ پێشەکی سەڵاو بۆ بینەرانی سەربەری کوردستان جەژنی قوربان پیرۆز بێت لە گەلەکەمان لە مسلمانانی حەقیقی هەروە لە گشت پێشمەرگەیەکی سەر تاسەری کوردستان و شوێنەکانی تر. بەنسبەت کەرکووک لە باری ئەمنی ئێمڕۆ پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی کوردستانی پارێزێ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کاتی کە پێش داعش بێ ئەو منطقەیە سنوورەکەی درا بۆ دەست سوپای عێراق و پۆلیسی عێراق و سەحوای عێراق بەڵام کە داعش هات نەکرد مەقاومەتیان نەکرد هەرچیان هەبوو بەجیان هێشت و ڕایان کرد و ڕۆشتن. پێشمەرگە سینگی خۆی کردە قەڵغان ئەو شارەی پاراست و پاشان پلانی دانا هێواش هێواش داعشی بەرەودەوە ڕاونا هەڵی تەکان دووری خستەوە دانیشتوانی کەرکووک و منشعاتی کەرکووکی بە ئامانەتەوە پاراست بەبێ جیاوازی نەتەوە و ئاین. حتا داعش مابێت بە تەواوەتی لە ڕووی سەربازیەوە شکستی پێ نەهێنرێت هەموو شوێنێکە ئاتوانی بڵێ خەتەری لەسەرە، چونکە ئەمانە نەک تەنها ڕێکخراوێکی ترۆریستی بچووکن، ئەمە دەوڵەتێکی ترۆریستین لە زۆر لاوە هاوکار و پشتیوانیان هەبوو و خەڵکی مەنتقەکەش بە تایبەت ڕۆژاوای کەرکووک و باشووری کەرکووک هاوکار بوون لەگەڵیان. ئەوانەی کە ئێستا ڕاشەکەن حتا ئیسەماون سەبەبی اقتصادیە کە پشتیانیان بەردەوە. لەبەرەوە ئێمە بێ بەردەوام وشیاربی بەردەوام ئامادەکاریت هەبێ کە تەوەقع بکەیت لە هەر کاتێک خەتەرێک ڕۆئەدا بۆ ئەوەی نەهێلی زیان زۆر بە خەڵکو و دانیشتوان و منشعاتی مەنتقەکە بگاتن. بەڵام بە تەکید وەکو پێشان نییە لە ڕووی ئەوە بێ مەنتقەیەک بگرێت و دەست بەسەریا بگرێ وەکو مووسڵ وەکو حەویجە و دەوروبەری، بەڵام خەتەری هەر هەیە. تەنیا داعش مەترسێ بۆ سەر پارێزگای کەرکووک؟ بەنسبەت پارێزگای کەرکووک ئەم پارێزگایە وەک هەر شوێنێکی تری خاکی کوردستان لە پێش 100 ساڵە تا ئیستا زوڵمی لێکراوە، ناحەقی
دەربارەی ئەنجام درراوە خاکەکەی دابەشکراوە گەلەکەی دابەشکراوە هەوڵ درراوە خێراتەکەی ببردرێت بکرێتە ئاگر و ئاسن کوردستانی پێ بسوێندرێ ئێستش لێرە و لەوێ دەنگوت گوێ لێ ئەبێتن بەڵام خەڵکی کوردستانی و خەڵکی کەرکووکی سەربەرزیش وشیارن ئامادەن و هێزی پێشمەرگەس کە هێزێکی حیساب بۆ کراوە و ڕابردوویەکی پاک و بەرز و خاوەن ئەزمونێکی زیادە ئەو شارە و شوێنەکانی تری کوردستان شەپارێزێ و ئومێدیشمان ئەوەیە کە کوردستان بەرە قۆناغێکی زۆر پێشکەوتوو کە خەڵکەکەی لێ مستەفید بێت سوودی لێ ببا لەمە دووە نەک وەکو بەرە پێشە. دیارە ماوەکی زۆرە بێدەنگێکی زۆر لە سنوورەکانی لە میحوەرەکانی هێزەکانی پێشمەرگە لە ناوچەکانی کەرکووکدا دەبیندرێتن. ئایا هۆکاری ئەو بێدەنگێ بۆچی دەگەڕێتەوە؟ پێشمەرگە نیازی ئەوەی نییە ناوچەی دیکە ئازاد بکات کە بە ناوچەی کوردستانی هەژمار دەکرێت یاخود ئەمە وەکو ڕێزگرتنێکە لە داواکاریەکانی بەغدا زۆر جار باسدەوە دەکات بەغدا کە دەبێ ینی پێشمەرگە چی دیکە ناوچەی دیکە ئازاد نەکات. نەخێر بەنسبەت ئازادکردنی خاکی کوردستان بۆ ئێمە واجبە نابێت داعش ڕێکخراوێکی تۆرۆریستی دواکەوتوو هەمەج لەو منطقەی بمێنێتن یعنی ئەبێ یەک بستێک خاکی کوردستان نابێت تۆرۆریستی داعشی تێ بمێنێتن چونکە ئەوە تەناقوزێکی ئینتیحاریە یعنی ئێمە ئەبێ بمێنین یان ئەوان نابێت بمێنن و خاکیان داگیر کرد بێ و حکم بکەنە بێ ئەوانە تەواو بن لە ڕووی فکرەوە ڕەنگەمێنن لێرە و لەوێ چونکە داعش لەکوێ هاتۆ خۆ لە ئاسمان نەباریوە لە بیرم دێت 2006 لە منطقەی ڕەشاد و عەباسی زۆر جا لافتاتە نووسرا دەوڵەی ئیسلامی ینی تەنزیماتیان هەبووە ئەمانە ئەو منطقەی ڕۆژاوای کەرکووک و باشووری کەرکووک لە زمانی سەدام لە فیدای سەدام پاشان قاعدە هات لەگە قاعدە بوون قاعدە زەعیف بوو نەما لەگەڵ داعش بوون بەینی ڕێکخراوێکی تریش بمێنێ ئەگە بە باشی کۆنتترۆلی منطقەکە نەکرێت و حلێکی دروستی بۆدا نەنێ دووبارە ڕێکخراوێکی تری ئیرهابی بێت هاوکاری ئەوێشە بن ڕاستە لە سووریەوە لە مووسڵەوە لە هیدی دەرەکی تاوکتۆکە هاتن لە منطقە بوون بەس بە ژمارەیەکی مەحدود بەڵام خەڵکی منطقەکە بوون لەگەڵیان هاوکار بوون لەبەرەوە بەنسبەت ئێستا کە پێشمەرگە بەرەو پێش ئەچێت یان ناچێ ئەمە پلانی خۆمان هەیە حازریشە هەموو کاتێک بە تەنسیق لەگەڵ قیادەیەمە هیچ حرەکەتێک بەبێ موافقەتی ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان کاک موسڵ بەرزانی ناکرێت لە ئەویش لە ڕێگەی وزاری پێشمەرگەوە بە تەنسیق لەگەڵ هاوپەیمانان هەر عملیەک بکرێت ئەبێت موافقەتی هەموو لایەکان هەبێتن ئینجا لە سەریانەوە هی سەرۆکی ڕێزدار سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا بۆ بەرەو پێش ناچین بەرەو پێشەچین بەڵام لە وەختی خۆی لە کاتی خۆی دوای ئەوەی پێشاوت ڕوون بێ بە ئایندەی مووسڵ بە ئایندەی ئەو منطقەیە ئەو جە حرەکەت دەتوانین بڵێن تەواوی ناوچە کوردستانیەکان لە پارێزگای کەرکووک ڕزگار کراوە؟ نەخێر هێشتا ماوە نەسا حەویجە جەنابەت باست کرد ڕەشادە زابە عەباسیە تا چیای حەمرین ینی سنووری سەدا چەند دەتوانین بڵێن سنووری سروشتی کوردستانی بە باشوور بەرزایەکانی چیای حەمرین و باکوور و هیت و تکریتە ئەمە هەموو کەسێکە زانێ پێشەوەی عێراق بەم شکلە سیناعیە دروست ببێ غەربی عێراقی عەرەب بوو لە تکریت و چیای حەمرین بەخوارەوە ڕۆژهەڵاتی عێراقی عەجەم بوو لە چیای حەمرین و تکریت و هیت بەسەرەوە کوردستان بوو ئەوە ئەبێت وای لێبێتەوە ئەگەر وای لێ نەبێتەوە ئەم چی بکەیت بێفایدەیە بۆیە بێ زۆر قول بیر بکەیتەوە بۆ ئەوەی مەشاکل لەم منطقانە نەمێنێ ئەبێ بە شێوازێک کار بکەین کە ئێمە ببینە جیرانی باش لەگەڵ یەکتر
ئەمسێک پێکاتەیە چونکە هەرسێکی بە زۆر بەبێ ئیرادەی خەڵکەکە لە ناو سنوورێکی سەناعی کە بەو شێوەیە کە ناوی لێنراوە عێراق و کە وجودی نێئیستا ئێستا کە عێراق وڵاتێک کە دەسەڵاتی لەسەر ئاسمانەکەی و ئەرزی و ژێر ئەرزی و سنووری و دیبلۆماسیەت و اقتصادی و گەلەکەی و ناو پایتەختەکەی نەبێ عێراقی چی بەس ئەوە تا هەندێک دۆل لەبەر مەساڵحی خۆیان و لەبەر هەندێک حیساباتی تریان خەڵکی خۆشمان کە سێرەکەیت هەندێک خوشک و برا جاروبار باسیەکەن من زۆر بیری لە بۆچوونەکانیانەکەمەوە ئێمە ئەبێ ئەم عێراقە بەڕاستی دابمەزرێنینەوە کوردستان سربەخۆ شێعستانی سربەخۆ سنوستانی سربەخۆ ببینە سێ جیرانی باش اینجا لە کۆنفیدرالی بێ پێکەوە هەر جیران بین ئەوە حەلەکەیە بەڵام بڵێ عێراقی واحد موحد ئەوە ڕۆی فاتحای لەسەر بدە و جارێکی تر بە قەناعەتی من ئەو عێراقە نابینیتەوە ئارام بێ ئارامیش نەبێ ئیستەقراری مانتقە بەردەوام لە خەتەر زۆر باش پێشتر کە هێزی پێشمەرگەی کوردستان ینی توانی ناوچە کوردستانیەکان ڕزگار بکات بیپارێزیتن ئەو کاتە بوو کە سوپای عێراق شکستی خوارد و کشایەوە وە توانیشی بەرامبەر بە داعش هێزەکانی پێشمەرگە بوەستێت بەڵام ئێستا ئەو ناوچانی کە بەڕێستان باسی لێوە دەکەن ینی ڕەشادە حەویجێ و ناوچەکانی دیکەیە حەشدی شعبی لەوێ بوونیان هەیە تەنانە لە دوای چای حەمرینیش پێتان وانییە حەشدی شعبی ببێتە بربەستێک بۆ ئەوەی ئەو ناوچانە ڕزگار وڵی ئێمە بەنسبەت حەشتی شعبی لە حەقیقەت ئێمە دژیان نین بڵێ دژیان بین تەمە ناکەین لە شوێن خۆیان لە سنووری خۆیان دروست بن جارێ هەر پێویستە دروست بن چونکە حەشت چییە حەشت تێکەڵەیە ینی تێکەڵەی عمرە تێکەڵەی ئەفکارە تێکەڵەی بۆچوونە تێکەڵەیەکیان کۆ کردوتەوە هیچ موسسەیەکی دامەزراوەیەکی منەظەمی خاوەن بیرێکی ڕکوپێکی نییە تێکەڵەیەکە دروست بووە دەروبار خۆی لە پێشمەرگادا ناوی دێنێ بۆی خۆی بێنێتە ئاسی پێشمەرگە بە بە پێشمەرگە ڕێکخراوێکی دیموکراسیە مێژوویەکی دوور و درێژ و قوڵی هەیە تەجروبەی هەیە ئستورەی داعشیشکان پێشمەرگە ئستورەی داعشیشکان لەم عێراقا حتاکو پێشمەرگەت پێشی داعشی نەگرت و داعشی ڕاو نەنا ئەو سوپایی کە باسیەکەن سوپای عێراق هەر لە هەڵاتن بوو باوەڕتان بێ پێشمەرگە نەبووە لە بەغداش ڕەتە بوو بەرە خوارتر ئەڕۆشت بۆیە ئێستا کە باسەکەن محاوەڵاکەن خۆیان بێنە دیار بکەن کە ئێمەش هەین با بە هەن ئینشەڵڵا سەری شەکەون بەڵام بە معقولی لە سنووری خۆتان واجبی خۆتان بزانن لە دەرەوەی سنووری کوردستان لە ناو کوردستان محاڵە کە ڕێگە بە کەسی تر بدرێتن حتا بە سوپای عێراقیش هەموو شتێک قیادەیەکی حەکیممان هەیە وەزارەی پێشمەرگەمان هەیە لەگەڵ حولەفا لە سەفێکین بۆ شەڕی ترۆریستانی داعش بە دیالۆگ لەگەڵ بەغدا ئامادەین دیالۆگ بکرێ بەڵام زوڵمیشمان لێ بکرێتن زوڵم قابل قبول نییە نایل دەرێ معقولیش نییە تۆ لە بەست چاوی دنیا لەبەر چاوی گشت لایەنە سیاسیەکانی عێراق لە پەرلەمانی لە حکوومەتی لە خەڵکەکەی و لەبەر چاوی گشت کوردستان ئەو سوپایە و ئەو پۆلیسە و ئەو سەحوەیەک هەبوو لەسەر سیارەکانیان سویچەکانیان بەجێهێش لەسەر دەبابە و هامەرەکانیان و عێتادەکانیان بەپار ڕایان کرد ینی سوپایەکی مەهزوزی شکاوی هەڵاتووی ترسونەکی ڕاکردوو ئێستا جارێکی تربێی کە ڕای کرد ملی خەڵکی لە پێش چەقۆی تروریستانی داعشێلە پێشمەرگە سینگی کردە قەڵغان ئەو خەڵکەی پاراست بەبێ جیاوازی نەتەوە و ئاین ئێستا جارێکی تر بێ بڵێ ئەی جێشی ڕاکردووی هەڵاتووی هیچ پێ نەکرا و وەرە جارێکی تر ئەم خەڵکە بپارێزەمە کەی مەنتقەکەی معقولە لەبەرەوە پێشمەرگە ئەو مجازەفە بە ژیان و ماڵ و کەرامەتی خەڵکی ئەو مەنتقەیە ناکا و ئەوە ئەبێت بەردەوام بین لە پاراستنی باش ئێستا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە حساسیەتێکی زۆر لە نێوان حەشدی شابووی هێزی پێشمەرگەی کوردستان
باسی لێوە دەکرێت تەنانەت بەشێک لە بەرپرسان هەمی حەشدی شابی هەمیش هەندێک لە فەرماندەکانی هێزی پێشمەرگە باسەوە دەکەن کە دوای داعش شەڕی حەشدی شابی و هێزی پێشمەرگە دەبێت ئەمە تا چەند ڕاستە بەنسبەت بۆ دای هەموو شتێک متەوەقعە ئەگەر بێت هەموو شتێک ئیمکانە ببێ ئیمکانشە نەبێتن بەڵام پێشمەرگە هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان زۆر بە حکمت و بە دووربوونی کارەکەن بۆ ئەوەی ئەم گەلە ستەم دیدەیە ستەم لێکراوە جارێکی تر مافەکانی بۆ بگەڕێنیتەوە ئەوش خۆی بڕیار بدە لە چارەنووسی خۆی بە پێی یاساکانی یاسای نێودەوڵەتی مەبادەی نەتۆیە گرتوەکان هەر گەلێک لەسەر خاکی خۆی مافی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدە بۆ ئەوەی ئەم گەلە زیاتر بێموچە نەکرێ زیاتر کێشەی ناوخۆی سیاسیشی نەبێت پێویستە بە ئامانجە پیرۆزەکەی بکە ئەوش خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدە دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێ بۆ نەوێ بۆچی خوشک و برا عەرەبەکان ئەو هەموو دەوڵەت و ئیمارات و مەمالیکیان هەیە پیرۆزیان بێتن لە شوێن خۆیان برا تورکەکان دەوڵەتی خۆیان هەیە فارس دەوڵەتی خۆی هەیە هەموو نەتەوەیەک لە دنیا دەوڵەتی خۆی هەیە بۆ کورد نەیوێ کە لە ڕووی نفوسەوە نفوسێکی زۆرمان هەیە لە ڕووی پانتایی جۆغرافیەوە پێکەوەین لەسەر کولتورمان هەیە زمانمان هەیە مێژووی خۆمان هەیە بەسەرهاتی زۆر ناخۆشمان هەیە لە 30 ساڵی ڕابردوو ئەگەر حیسابم کردووە گەلی کوردستان لە کوردستانی باشوور 5 تووشی جینۆساید بوون بە 8 قۆناغان فال کراون ئێستا بۆ نەبینە برادەر و جیرانێکی باشی ئەو وڵاتانەی کە هەن بە احترام و بە ئاشتی لەگەڵ یەک لە منتیقە بژێن و بەرژەوەندی هەموو لایەک پارێزرا و بێ کەس دەست بۆ ئەوی تر بە زوڵم درێژ نەکە یا بۆی لێرە ئەوەی کە موسڵمانی حەقیقی بێ دژی زوڵمە لەگەڵ ستەم لێکراوە پشت دەبێت ئەوەی دیموکراتی حەقیقی بێت ئەبێت بە پێی ئەو مەبادی دیموکراسی مەجال بدەن خەڵکەکە خۆی بڕێ لە چارەنووسی خۆیان بدەن بۆیە ئێمە باوەڕمان بە خۆمانە بە حەقانیەتی قەزیەکەمانە و خۆشت ئەبێ هەبیت باش چاوەڕێ ئەو بەریەکەوتنە دەکەن هێزی پێشمەرگە و حەشدی شابی بەنسبەت حەشدی شابی باوەڕ بکەم من لەم زۆر مهم نین هیچ ئەوها نییە بەس تەپڵ و زۆرنال لێدەن و فۆکەنە میدیاکانەوە خۆیان گەورەوەکەن بەڵام توانیان ئەوانش شکست بە داعش بێن و وەفەلوجە و ڕوومادی و چەند ناوچێت باوەڕت بێت هیچ شوێنێکی ئەوانەی کە جەنابەت باست کرد ئەگەر قەسفێکی مرەکەزی هێزەکانی هاوپەیمانە نەبووایە بە فڕۆکە لە عاسمانەوە قەت ئەویان پێنا ئەوە دڵنیا بەلەوە ینی لەوێش ڕاوێنێنە بەرەو دواتر من تەمە ناکەم داعش دائیمەن بشکێ حەشتیش سەرکەوێتە سەرم بەڵام حەقیقەت لەبەر چاومانە ئێمە ئازانین لە منتیقەین ئەزانین ئەوان چۆن نیشەکان بۆ چوونیان چۆنە و هێزی هەوپەیمانان چ کاریگەریەکیان زۆر باش دکتۆر بەس حەشدی شابی وەک جەنابەت باست دێوە کرد فەرماندەیەکی دیاریکراویان نییە سەرکردەیەکی زۆر دیاریکراویان نییە کە فەرمان لەویەوە وەربگرن هێزێک کە گروپ بن پێتان وانییە ئەمە لە داهاتوودا ببێتە کێشەیەکی زۆر گەورە لەسەر یعنی دەتوانین بڵێن لە بەرامبەر داواکاریەکانی خەڵکی کوردستان مافی خەڵکی کوردستان کە بەڕێستان باسی بەنسبەت خۆی هەر عێراق ئیمڕۆ خۆی کێشەیە یعنی ئەبێ کێشەکە لە بنەوە لە ڕیشەوە چارەسەرکەین ئێستا بڕۆینە بەغدا پێشەوەی بێمە سەر وڵامی بەڕێزت بچینە ناو بەغدا بچۆ منتقەی سەدر هێزی لێیە هێزی سەدرەکانی لێیە پۆلیسی خۆیان هەیە چەکداری خۆیان هەیە نقاتی تەفتیشی خۆیان هەیە حیساب بۆ کەس ناکە و خۆیان ئەپارێزن ئەگەر نا تەقینەوەی زۆر لایە نەبێت بڕۆ منتقەی کازمیە هەم شیعان بە هەمان شکل هێزی خۆیان هەیە نقات تەفتیشی خۆیان هەیە چەکداری خۆیان هەیە خۆیان ئەپارێزن
هەردووکیان شیعان و هەردووکیانیش لەگەڵ یەک نین نا ئەوی کازمێ لەگەڵ ئەوەی سەدر مرتاحەنا بەعکسەوەی سەدر لەگەڵەوەی کازمی مرتاح هەردووکیانش لەگەڵ سنە یەک نین سنەکانیش لە ناو خۆیان لەگەڵ یەک نین ناو منطقەی خەزراش کەس قسە بۆ کەس ناکە مثلا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بە ڕەسمی بە فەرمی بەڵام ناتوانێ هەموو شتێ بکە بڕۆ لەگەڵی دانیشە ناتوانێ هەموو شتێک بوو بەڕێز مالیکی لادراوە لە پۆستەکەی دەرکراوە بە هەم قووەتی هەیە یعنی سێریکە یەکێک دەرکراوە ئیشی بەدەسە و دەوری هەیە یەکێک بە ڕسمی دانراوە ناتوانێت هیچ بکە قساکات قسەی باش شەکاتن حول شەدا ئیشی باش بەڵام حەشدی شابی لەسەر فەرمانی نوری مالکی دروست بڵێ ڕاستە ئاخر من ئەماڵێم ئەڵێم ئەوەی کە دەرکراوە بە ڕسمی لە پۆستەکەی لادراوە شتی بەدەستە حەش شابی بەدەستە دروستی کردو حەش شابیش خەریکە بێتە گروپ لەبەرەوە بۆ مستەقبل چی ئەبێت هەر هێزێکی ناوەی عێراق ئەگەر پشتیوانی ئاسمانی فڕۆکانی هاوپەیمانانی نەبێت لەگەڵ کەس هیچ پێ ناکری لەگەڵ کەس هیچ پێ ناکری اینجا نەخوازە پێشمەرگە هێزە مؤسسەیەکی زۆر قوڵە ڕابردوویەکە زۆر شکۆداری هەیە ئەزانێت چی ئەکا زوڵم لە کەسیش ناکە یعنی هەمومان ئەزانین چەندە ئەم کوردستانە گۆردومان کرا سوتا ئەنفال کرا بێسەر و شوێن کراین بەڵام کە دەستی باوا بوو وە سەیتەرە کرد سەر منتقەکە ئەبینی چۆن احترامی دژمنەکانی دوێنەیەکە یەگرێت ئەنی زۆر ئەما گەر لێی قوڵ بیتەوە جاران ڕژیمە دیکتاتۆرەکان ئیمکانێتی دارایی بێسنووریان لەبەردەست بوو ئەعلامێکی بە قەوەتیان لە دنیا لەبەردەست بوو کورد و پێشمەرگەیان بە خراپترین شت بە دنیا ناسان بوو بەڵام ئەم حەقیقەتە ئێستا دەرکەوت نەخێر ئەوان تیرۆریست بوونا ئەوان ئێرابی بوونا پێشمەرگەیە هێزێکی دیموکراسی و حولەدا لە منطقە دیموکراسیە چەسپاو بێ ژمارێک لە فەرماندەکانی حەشدی شابی باز دەوە دەکەن ئەو ناوچانەی کە پێشمەرگە لە دوای داعش ڕزگاری کردوون دەبێ پێشمەرگە لەو ناوچانە بشێنەوە پێتان وانییە ئەم داواکاریە دەستپێکی شەڕێکی ئاین دەبێت ڕەنگە دەستێکە بێت لە ناویان ڕەنگە لێرە و لەوێ هەنێک کەس لا مەسئول تەسریح بدا ڕەنگە هێزێک لە پشتیان بێتن بۆ ئەوەی کێشە دروست بکات لە منطقە هەموو احتیمالێکی سانە بێت لە پێش چاودا بناتن بەڵام بۆ کێ بەجێ بێلێ بۆ چی بەجێ بێلێ خەڵکەکەی چی ئەڵێ ینی ئەمانە هەر قسەیە ئیسانش تەسلیم قسە نابێ ستا ئەو محورەی ئێمە بەرپرسیارەتیەکەین یەک حەشت شعبیتیانی لە بیدایەتەوە تا ئیمڕۆژ تا ئەم دەقیقەیەش یەک دانەیتیانی یەک هێزێکی بیانی یەک سوپای عێراق لێ نییە هەر پێشمەرگەیە و ئیشەکانی خۆیانەکەن و خەڵکی زۆر لێیان ڕازیە و احترامی خەڵک شەگرن ئەو منطقەی کە لە بن دەست داعش بوون کە خەڵکی منطقەکەش هاوکار بوون دیتان لە حەویجە ئەسیرەکانی پێشمەرگە وەختێک نیشانیاندا چیان نەکرد ئێستا ڕویان لە ئێمە کردووە دێن لەبەر خراپی وەسعی ئابووری ڕویان کردووە هەڵدێن نەک لە ترسی داعش نەخێر دێن هەنێک شێ لە ناویان دەستگیر کراون چونکە شتی ناقانونیان پێ بووە شتی متەفەجیراتیان پێ بووە هەنێکی وەسائلی تریان پێ بووە بۆی شانەی نووسوو دروستکەن و لە منطقە کار بکەوە تا ئەندامانی داعش لە نێو ئەو کەسانە بەتەکیتە بەڵێ پێش ماوەیەکیش پێشمەرگە لە لیوای کی پێشمەرگە لە منطقی فولکێوادینەوت چوو بوون ئاویان بۆ بەرن لە پاڵیانەوە داعش بە قەناس پێشمەرگەیەکیان شەهید کرد بوو یەکیشیان بریندە
بەڵام ژمارەیەکی دیاری کراو نییە ئەو کەسانی کە دەگیر کراون ژمارەیان چەند بۆ چەند با ئێمە ئەیزانین تەوان ئەزانین چەندن و چۆنە و ئیفادەشیان چییە و شەو ڕۆژ لەسەریان ئیشەکەین ینی هەموو ئەو برایەنەکە لە منطقەن هاوکارن لە ئاسایشکانی ئەو منطقەیە چی لە هێزەکانی پێشمەرگە چی لە پۆلیس چی لە دەستگا ئەمنیەکانی کە گومانتان هەبووە ئەندامی داعش بن لەگەڵ داعش تێوەگلا بن ژمارەیان چەندوە کە ئێوە خۆتان باسیەوە دەکەن کە ئێمە دەیزان ژمارەیان چەند بۆوانێت بە ئێمە ئەوە بۆ خۆمانەمێنێت زۆرە کەم نییە ینی تەوەقعی ناکە ئەگەر بڵێن ژمارێکی بەرچاو کە هەنێکی هەر بە پێی ئەو زانیارانەی پێشوەقت کە هێزە ئەمنیەکان هەیەە دەستگیرکران و دوای اعترافشەکەن تەنیا پیاو بۆ یاخود ئافرەت تێکەڵ تێکەڵ منداڵیان تێدا نەبووە ئەوانەی خۆکوژ و نا منداڵ بەس ئافرەت و ئافرەت زۆر باشە دکتۆر دەچینە ناوبڕێک دیارە کاتیەوە هاتووە بچینە ناوبڕێک بە ڕێزانم ئێستا دەچینە ناوبڕێک و دواتر درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لە باسی جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوامە مژاری ئەمڕۆکەمان تایبەتە بە ڕەوشی ئێستای شاری کەرکووک و ڕەوشی ئەمنی وەرەوە ڕەوشی سیاسی و چارەنووسی ئەو پارێزگایە بە تایبەت ناوچە کوردستانیەکان بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی میحوەری ڕۆژئاوایی کەرکووکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. دکتۆر پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا ینی سەرکردەکانی کورد گلەی ئەوەیان لە بەغدا دەکرد کە حکوومەتێک لە دواییەکانی عێراق هەوڵی گۆڕینی دیموگرافیای کوردستانیاندا و بەڵام ئێستاش هەندێک جار لەلایەن بەرپرسانی بەغداوە جێبستی ئەوە دەبین کە هێزی پێشمەرگەی کوردستانیش هەوڵ دەدا دیموگرافی ئەو ناوچانە بگۆڕێت بە تایبەت لە گوندە عەرەب نشینەکان کە ئێوە بە ناوچەی کوردستانی هەژماری دەکەن لەوێ هەوڵ دراوە کە عەرەبەکان ئاوارە بکەن. ئەمە دوورە لە حقیقەت ینی بەڕاستی ئەو منطقەیە کە ئازا دەکرێت لەلایەن پێشمەرگەوە ئەتوانن ببینن ئەو ڕێکخراوانە هەنێک راپۆرتیان بڵاو کردبووە وەکو عەرەب لە عاری عن الصحة ینی دوور بوو لە هەموو حقیقەتێک. ئەندام هەن لەو منەزەمانە کارەکەن کە بە ڕەگەز عەرەبن لە وڵاتەکان تریش هاتوونە تەعاتوفێکیان هەیە لەگەڵ داعش دائیمەن هەوڵەدەن ناوی کورد خراپ بکەن ناوی پێشمەرگە خراپ بکەن هەنێک لەوانیش لە کۆنە بەعسیەکانی زەمانی سەدامن بۆیە وانە ینی ئەو منطقەی کە بای حەسەن ئەو گوندێکە عەرەب نشینە وەختی خۆی سەدام دایانینەوە باسییانە کرد کە لە ڕێگەوە هەڵتەکێنرا و ڕۆی و یەک نەفەریشی لێ دەرنەکرا و 50 مەتریش لە کێلگەی نەوتەکانەوە دوورن بۆیە جاروباریش بنە سەبەبیش بۆ ئەوەی لەوێوە دزە بکەن خۆیان بگەێنن ئەو شوێنانە ئەمە شتی دروست کراوە کورد ناڕاتە دیەکەی خۆی بەداخەواڵێ من زۆر متەسفم لەسەرەوە سەدان دەی کورد هەیە هاوکاریش کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەیکەلیان دروست کردووە ناچنەوە ناوی دوای بۆچی ناگەڕێن هەر فێری شار بوونە و ئەڵێن شارەکەیان پێ باشترە ناچنەوە ئەمە خراپە بەعەکسی دانیشتوانی عەرەبی منطقەکە ئەگەر دەیەکەت ئەم شەو چۆڵ بێ بەیانی پڕی عەرەب بێ و بچیت شەڕشت لەگەڵەکەات ینی کورد فارس تورک ناچنە شوێنی یەکتر ینی دەیەکی کورد لە شوێنێک چۆڵ بێ عیلەیەکی فارس ناچێ داگیری یا عیلەیەکی تورک ناچێ داگیریکە یا گوندێکی عەرەب چۆڵ بێ عیلەیەکی کورد ناچێ داگیرکە بەس بەداخەوە لە ڕۆژئاوا و لە کوردستانی باشوور ئەم حاڵەتە لەلایەنی عەرەبەوە هەیە
بە سیستەمە یاخود مەسلەیەکی کەلتوریە هەر ئەو کەڕ و فەڕ و فەرهود و غارە و لە کللتوری ئەوانەوە ئەمە سەرچاوە ئاسایی دەبین بڵێ و ئێستش بە هەمان ژێنەتیکەکانیان جیناتیان ئەوەی تێ بۆیە ئەبێت خۆت هەبی خاکی خۆت بگری من تەمە ناکەم برە کوردەکان برە تورکمانەکان لە منطقەی کەرکووک شوێنەکانی خۆیان بێن نیشتەجێ بنلی بیگرن بۆ ئەوەی خەڵکێکی تری غەریب لە شوێنێکی ترەوە نایەتی نیشتەجێ بێ و بەیانی دیموگرافی شارەکە بگۆڕێ جا ئەمەی کە جەناب دەڵێ ئەوان ئەو دیعایەکەن ئەو دیعانە مەدروسە لەلایەن کۆنە بەعسیەکانەوە لەلایەن ئەوانەی تعاتفیان هەیە لەگەڵ داعش و لەنا ئەو ڕێکخراوانە بەداخەوە جێگەیان گرت باش دیارە جەنابتان سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستانیش بوونە بۆیە من دەمەوە پرسیارە بکەم ئایا کورد تا ئێستاش ئەو قەنەعەتەی هەیە کە یەکلاکردنەوەی ناوچە کوردستانیەکان بە تایبەت کەرکووک دەبێت لە ڕێگای مادەی ١٤ بێ ئەزانیم بەنسبەت ئەم ئەگەر بیتە سەر حەق و قانون هەبووایە و عێراق هەبووایە کە من مخالفم لەگەڵەوەی عێراق بەس بەناو هەیە بە عمل نییە بە پراکتیک عێراقێکی کامل مکەمل نییە هەنێ دەوڵەت لە دەرەوە لەبەر مەساڵحی خۆیان لە انتخابات لێرە لەوێ بە خەڵکەکەیان بڵێن عێراق سیاستمان دروست بوو لە عێراق کورد و شیعە و سنە پێکەوە ئیشەکەن و پێکەوە داعششکێنین و دیموقراتیت لە ڕێگای وانە ئەمە خۆخەڵەتاندنە وەخت بە سەر بردنە بەنسبەت ئەوەی مادەی ١40 خۆیان لەسەر تەلەڤیزیۆن لە ڕاگەیانەکان وتیان ئەوە 11 ساڵە ئێمە نەمان هێشتووە مادەی ١40 جێبەجێ بێتن و بە هیچ شێوەیەک نەمان هێشتووە ئەبێ ئەوانە بدەیتە یاسا ئەگەر یاسا هەبێ ئەبێ ئیدعای ئام شکاتیان لێکە ئەوانە ئێستا بڕ لە زیندان بن عقاب بکرێن بۆچی نەتان هێشتووە بەنسبەت من ئێستا دوای ئەوەی کە جێشەکەش ڕای کرد کە عێراق لەو منطقەیە نەما ئەوەی ناوی عێراقە خۆیان ناوێن لێنەوە جمهوری عێراقی ڕای کرد پێشمەرگە بوو هات قوربانیدا عارق و خوێنی تێکەڵ کرد منطقەکەی بە پاکی پاراست ئێستا معقول نییە جارێکی تر بڵێ تۆ وەرەوە ئەوت تەسلیم بکەمەوە خەڵکی کەرکووک پابندی مادەی ١40 نابێت بەێ کورد پابندی مادەی ١40 پێتان وایە ئەو مادەیە هەر خۆی لە خۆیدا لە ڕووی واقعیەوە جێبەجێ ئەزانی ئەگە بێت سەر حەقیقەت ئێمە کورد ئەبێ واز لە عێراق بینی ئەبێت ئێستا کورد قەراری خۆی بدە ئەم دەرفەتەی هاتووە لە دەستی نەدا یعنی چۆن بۆ نمونە ئێمە باز لە ئەگەر ئەوە بۆ هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بێت سەر بەخۆیە بەڵام بۆ ئەو نا بە کەرکووکچەوە سەر بخۆ هەر سێ پارێز کەواتە ڕیفراندۆم بۆ یەکلابوونەوەی چارەنووسی ئەوە ڕای منە ئەبێتن خاکی کوردستان ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان بۆ گشت خاکی کوردستانی سروشتی جغرافی اینجا چەنی ئیمڕۆ لە دەستمانە لە دەستمان بێ ئەوەشی ما بێت دوایی کوڕ و کچەکانی کوردستان کاری بۆکەن ئەو شێهێننەوە ڕۆژێک بەڵام تەنازل لە خاکی خۆت ئەسڵان ڕفراندۆم بۆ ئیدارەی ئەو منطقانە بوو ئەویش بەداخەوە ینی کرا ئەبوو نەکرا بۆیە نەک لەسەر خاک تۆ خاکی خۆت ناتوانانی هیچ حزبێک هیچ شخصیەتێک ناتوانێت تەنازل لە خەواتە پێ دوایە ئەو کاتێک کە ڕێککەوتن هەبوو لەسەر ئەوەی چارەنووسی ئەو ناوچە کوردستانیانە لە ڕێگەی ڕیفراندۆمەوە دیاری بکرێت یعنی ڕێککەوتنێکی هەڵەبوو بەلای ئەزانی چۆن ڕێککەوتن بۆ ئیدارەکەی بوو نەک بۆ خاکەکەی یعنی هەڵەکە لێرەیە هەندێک کە زواتە سەورەکە خاکەکەی ترە دەی تەعرەب و ڕۆی ناتۆ ئەبەیە سنووری جغرافی کوردستان هەمووی دیارە چەندە کۆ ئەگرێت ئەمە هین منە ئیمڕۆ لەبەر هەر زوروفێک بێتن ئەم منطقەیە ئیمڕۆ لە دەست ئیدارەکەی لای من نییە لایەکی ترە بەڵام ڕۆژی هەرێگەڕێن نابێ واز لە خاکی خۆت بێنی بۆ ئەوەی ئەوکەی تر زمانی درێژترە و یان ئیمڕۆ چەکی لێدەست
زۆر باش. ئەگەر هێزی پێشمەرگە توانی بێتی ئاسایش و ئارامی بۆ پارێزگای کەرکووک و ناوچە کوردستانیەکان دابین بکات، بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە لە ڕووی سیاسیەوە مەترسی لەسەر کەرکووکە. پێتان وایە مەترسی هەبیت لەسەر کەرکووک بۆ پێی هەندێک جار کێشێنێوەخۆیەکانی هەرێمی کوردستان باز دەوە دەکاتن کە دوو ئیدارەیی وە تەنانەت هەرێمێکی سربەخۆ بۆ کەرکووکیژ. ئەزانێ ئێستا ئەو شارە ئینسان واقعی بێتن پێشمەرگەکان زۆربەی هەرە زۆری پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەک تیمیش لە ناو سەنگەرەکان پێکەوە کارەکەن، یعنی کەس ناڵێ من پارتیم کەسش ناڵێ من یەکێت. ئەمانە پێشمەرگەی کوردستانن بە ئامانەت بە پاکی کارەکەن. دەستگا ئەمنیەکانی ناو شاریش بە هەمان شکل لێرە لەوێ لە بین مەسئولێ لە بەری شخصێک چەند شخصێک هەندێک کێشا بێ، بەڵام ئەو کێشەیە ئەوە نییە بکەونە حاڵەتی تەناحوس سەری یەک بخۆن. ئەبێ لە ئەزمموی ڕابردوو هەردوو لە ئیسفادە کرد بێت پێشمەرگە و لە دەستگا ئەمنیەکانشی لایەنەکانی تریش هەن، بەڵام بە دەرەجەی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. هین ئەم دوولایە بەنسبەت ئەو لایەنە سیاسیانەی ناو کەرکووک کە لێرە لەوێ بەیان یەک دەرەکەن چەند کەسێکی کینە لە دڵ باوەڕ بکە تەمسیلی خەڵکەکە خۆشیان. یعنی ئێستا بڕۆ ڕای تورکمانی بازار وەربگرە، هی خەڵکەکانی ئەوانەی ئەوێتن ژیانێکی ئارام و بەختەوەر بەسەر بەرێ لەگەڵ ڕای ئەو لایەنە سیاسیانەی بەیان دەرەکەن دوورە مخالفی یەکترن. حتا عەرەبەکانیش هەندێک شەریکیان داناوە بۆ خۆیان لەسەری ئەژێن. لە دەرەوەش لە شوێنی تریش هەیە پاڵێکە نەن بە گرووبێکەوە هەندێک هەیە هەر دروست بووە کورد چی بۆ بکە هەر دژێ نووسێتن بۆ ئەوی لێرە لەوێ شتێکی دەستکەوێ بۆ خۆی پێ بژێت. کەواتە لە ڕووی سیاسیەوە ینی ئایندەی کەرکووک بە مەترسی نابینی کە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کەرکووک ببێت بە هەرێمێکی سربەخۆ، زۆر جار دەگوترێت سلێمانی و کەرکووک بەیەکەوە لە بەغدا نزیک ببنەوە و هەولێر. ئەگەر کەرکووک ببووە هەرێمێکی سربەخۆ بووە داعش داگیرێ کردو ئەی بردو ئەڕۆی. ئێستا ئێمە پێشمەرگەین لە ڕۆژاوای کەرکووک، پێشمەرگەی هەورەمان و سلێمانی و زاخ و دهۆک و سۆران و هەولێر و هەموو خانەقین و دووز و مەندەلی و هەموو شارەکانی کوردستان پێشمەرگەی لەوێ دیفاعی لێکە. بەڵام ئەگەر هەرێمێکی هی هەر لایەک بواە بە تەنها بواە داعش وەکو مووسڵی لێ کرد و ئێستا زۆر باش خەتەرتریش بۆ ڕزگارکردن. باش دیارەکات بەرەو کەمی دەڕوە دەمەوێت هەندێک باس لەسەر بەخۆیی بکەین. پێتان وایە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بە پارێزگای کەرکووکیشەوە گونجاو بێت بۆ مەسەلەی ڕاگەاندنی ڕیفراندۆم و هەنگاونان بەرەو سەر بەخۆی. پێم وایە قەت دەرفەت بۆ کوردستان لە مێژووی وەکو ئیمڕۆ نەهاتۆتە پێش بۆ ئەوەی کوردستان بەرەو سەر بەخۆیی بڕوە. اینجا یا بە ڕیفراندۆم بیکە یا بێ ڕیفراندۆم بیکاتن. ناوماڵی کورد یەکە. من زۆر لە ڕاگەیەنەکان گوێم لێ بێڵێن ناوماڵی کورد یەک نییە. بڕۆ ماڵی هەر کوردێکە لە هەر لایەنێکی سیاسی بێ بچوە ناخێەوە ئەوێ دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێتن. خلاف لە بین لایەنە سیاسیەکان هەیە لەبەر پۆست و هەندێک مەکاسبی شەخصی یا حزبی ئەمیشە بێ بەلاوە بندرێتن بێ بەڵام ئەو خلافانە ئەو کێشانە نابنە گرفت ئەبێ بچن خەزمەتی گەل بکەن. باور بکەم گەل لە حیزبەکان لە گشتمان لە گشت حیزبەکان گەورەترن و دڵسۆزترن و پاکترن بۆیە گەڕانەوە بۆ گەل هەموو ئەو کێشانە چارەسەرە بێ و بۆ چوون بۆ سەر بەخۆیش ئەم کێشانە ئێستا هەیە. حتا ئەم نەبوونی وەزعی اقتصادی کەم دەرامەت کێشەی تر هەیە ئەمانە نامێنێ. تو بوویتە دەوڵەت دنیا تەعاملت لەگەڵەکە دنیا حیسابت بۆکە. ئێستا قڕگت لە دەست بەغدایە بەغداش نازانی کام دەسە. ینی هەر کەس وەک مافێ لە دنیا ئەڵێن یەکێک لە هەرە گەندەڵترینی وڵاتانی دنیا بەغدایە عێراقە. ئێ باشە یعنی
تو بچی جارێکی تر بڕۆیتە نا ئەو گەندەڵیەوە زۆر خەتەرە. ئێستا ناوەقسمان هەیە لێرە، مناڵم لە کوردستان شامی شەریفە ناوەقز لە هەموو لە زۆر بابەت هەیە، بەڵام کە چویت بوویتە خاوەنی کەرامەتی خۆت و سیادەی خۆت و سربەخۆیی خۆت، ئەوانە هەمووی وەکو ئاو بەدەم ئاوە ئاڕاتن نامێنێتن. ئەو جا گەلە بڕیارەدا بە چ شێوەیەک بێ چۆن بێ کێش خەریکی گەندەڵی و پێچوپەنا بێتن گەل فڕێداتن دەرەوە. زۆر باشە. دیارە لە قسەکانی بەڕێستان گەشتبینیەکی زۆر هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووکیش، بەڵام هەندێک جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە مەسلەی سربەخۆی وەکو مزایدەیەکی سیاسی بەکاردەهێنرێتن. ئەگەر وانە تاکەی دەوەستێن، یعنی دەوەستن بۆەوەی کە پرۆژەکە یاخود هەنگاو بۆ ئەو پرۆژێ نەهات. ئەمە خۆ خەڵەتانە کە بڵێ مزایدەی سیاسی، ئەوەی ئەڵێ مزایدەی سیاسی با ئەو بێت مزایدە نەکاو بڕات بەرەو سەرخۆ بوون بڕە، ئێمە دەستخۆشی لێگەین و لەگەڵ شێڕۆ ئەمە ئەمانەوەی هەموو لایەنەکان پێکەوە بەرەو سەرخۆ بوون بڕۆن و هیچ بەهانەیەک نەهێنی بۆ ئەوەی دوای بخەی. هەر بەهانەیە ئیمڕۆ ئەمەیە، ئیمڕۆ ئەوە نییە، ئیمڕۆ نازام وەزعی اقتصادی حتا لە بڕیارەکانی نەتۆ یەکگرتوەکان ئەڵێ گەلێک کە مافێتی بە پێی یاسای نێودەوڵەتی و قەراری نەتۆ یەکگرتوەکان سەربەخۆی خۆی ڕابگەێنێ باری اقتصادی خراپ بوو لە ڕۆی علمیەوە دواکەوتوو بێ، ئەمە نابێتە سەبەبی ئەو بڕیار نەدا. ئەوجا کە بڕیاریدا ئەگەر دەوڵەتەکەی دژی هێزی بەکارهێنا مستەمعی دەولیە بێ ڕای بگرێ مساعدەی ئەم گەلە بکە لە سەرپای خۆست. زۆر باشە. پرسیارێکت کرد لە بیدایەت جواب کاتمان تەواو وە زۆر زۆر ینی ئەگەر بە کورتی قسەی زیاتر دەتوانین. ئەو پرسیارەی جەنا بەدوتت شەڕمانەکەن شەڕە بێت لە بینی حەشد و پێشمەرگە، ئێمە نامانەوێت شەڕی کەس بکەین و تەمە ناکەین هەر کەسێ لە شوێنی خۆی سەرکەوتوو بێ، بەڵام بۆ ناو کوردستان هەر کەسێک تەماحمان تێ بکە و بە شێوەیەک پەشیمانە بێتەوە بە شێوەیەکی بەسەر دێ کە پاشان پەشیمانیش فایدەی ناکات. زۆر باش مەسەلەی سەربەخۆی ئەگەر زۆر زۆر بە کورتی پێت وایە کەی هەنگاوی جدی دەهاوژێت وەکو سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان و وەکو سیاسیەک وەکو ئەندامی مەکتەبی سیاسی. پێم وایە ئەبێت زۆر پەلەی لێ بکەین، زۆر دوای نەخەین و ئەگەر ڕفراندۆم بکەین زووتر ڕفراندۆمەکە بکەین، پاشان دیالۆگ لەگەڵ بەغداش بکرێتن. ئێستاش قۆناغێکی بڕیوە دەستی پێ کردووە، وەکو ڕێزدار کاک نێچیروان کە چوو لەگەڵیان قسەی کرد، ئەوانیش متەفاهمن. کەواتە لە 2016 من ساڵ ناڵێم ئەمر بەدەست خوایە، بەڵام دڵنیام ئەبێت ئەوەیش ئەمری باقیش بێوینی. دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی میحوەری ڕۆژئاوای کەرکووک هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هەروە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان زۆر زۆر سوپاس. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا. دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێت.